لە کاتێکدا زۆربەی دانیشتوانی ئەرمینیا ئامادەنین ڤاکسینی کۆڤید-19 لە خۆ بدەن هەرچەندە لە وڵاتەکەیان ڤاکسینەکە لە بەردەستە. ئەرمینیا ڤاکسینی ئەستێرازینکا پێشکەش بە هاوڵاتیانی ئێرانی دراوسێ دەکات. بۆ هۆکارەشەو ئێستا زۆرێک لە ئێرانیەکان سەفەری ئەرمینیا دەکەن تاوەکو ڤاکسینی خۆڕایی لە خۆ بدەن. ئەو خەڵکە سەفەریان کردووە بۆ ئێرە تاوەکو ڤاکسینەکە بکڕن لەبەر ئەوە پێویستە ئەو دەرفەتیان بدەینێ. ئێمە پزیشکین، ئەرکەکەمان یارمەتیدانی مرۆییە بێگوێدانە نەتەوە و ڕەنگی پێست. بەرنامەکە سەرکەوتوو بووە، بەڵام بەرپرسان دەڵێن ئەرمینیا پێشبینی ئەوەی نەکردووە هاتنی بە لێشاوی گەشتیار لە ئێرانەوە. لە ئێستادا وای لێ هاتووە پێویست دەکات کاتێکی زۆر بوەستن تاوەکو نۆرەیان بەرەکەوێت. بۆ دانانی سنوورێکیش بۆ هاتنی ئەو هەموو گەشتیارە بڕیار دراوە هەر کەسێ بیەوێ ڤاکسینی خۆڕایی وەربگرێت دەبێت بەلایانی کەم دەڕۆژ لە ئەرمینیا بمێنێتەوە. ئەگەر ئەمە ڕێگەیەکە بۆ ئەوەی یارمەتی پێشکەش بکەین پێویستە یارمەتی دەربین. ئەوەش ڕاستە کە زۆرێک لە ئەرمەنیەکان ڤاکسینەکە لە خۆ نادەن. هاتنی ئەو خەڵکەش بۆ ئێرە بوژانەوەیشی ئابووریە ئەوانە کە دەمێننەوە پارە خەرج دەکەن. بەپێی شارەزانی ئەرمەنی هەفتەی ڕابردوو نزیکەی 10,000 ئێرانی هاتوونەتە ئەرمینیاوە بۆ ئەوەی ڤاکسینی خۆڕایی لە خۆ بدەن. هێشتا هاوڵاتیانی ئەرمەنی مافیەوەیان هەیە کە نۆرە نەگرن و ڤاکسینەکە لە خۆدەن. سەرڕای ئەو پەرۆشەی خەڵکی تر بۆ وەرگرتنی ڤاکسینەکە هەیەنا هێشتا خەڵکی ئەرمینیا گومانیان هەیە لە کاریگەری ڤاکسینەکە. گومانم هەیە کە کۆڤید ڕاستی هەبێت شتێکی پێکەنین ئامێزە و لە هەمان کاتیشدا خەمگینە. دەبینیت خەڵکێک خۆیان دەکوتن دژ بە شتێک کە بوونی نییە. بەڵام کۆڤید-19 کاریگەری ڕاستەقینەی لەسەر ئەم وڵاتە هەبووە کە ژمارەی دانیشتوانەکەی نزیکەی 3 ملیۆن کەسە. بەپێی ئامارە جیهانەکانی کۆڤید-19 ئەرمینیا 227,000 حاڵتی توشبوونی هەبووە، زیاتر لە 450 کەسیش بە کۆڤید-19 مردوو.